بەهۆی نەبوونی کار ڕۆژانە دەیان گەنجی بێکار لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوو لە شاری مووسڵ دەکەن بۆ کرێکاری و پیاکردنی بژێوی ژیانی خێزانەکانیان. حوسێن گەنجێکی دانیشتووی قەزای ئاکرەیە بەهۆی نەبوونی کار لە قەزایەکەیان ڕۆژانە ڕێگایەکی دوور دەبڕێت ڕوو لە شاری مووسڵ دەکات بۆ کارکردن. ماوەی چەند مانگێکە حوسێن لەو شەقامەی شاری مووسڵ نانی تیری دەفرۆشێت. حوسێن دەڵێت خەڵکی مووسڵ حەزیان لە نانی تیریە، ڕۆژانە 400 نان لە ماڵەوە دروست دەکەن و ئەویش لێرە دەیفرۆشێت. ئەو دەڵێت لەو کاتەی هاتووتە مووسڵ و نان دەفرۆشێت ڕۆژانە بژێوی ژیانی خێزانەکەی و کرەی مانگانەی خانووەکەشیان بەو کارەی پیا دەکات. ئەو کرێ بوو میسڵ نانی کوردی تینە نانی تیری الحەمدلله باشە خەڵک کردن و میسڵیش حەزکەن نانێ مۆڵ بکڕن یعنی نانێ معمەلی گەرەکی مەرغوب نینە ڕۆژانە ئەو کرێ تێمە میسڵ تقریبا ساعت و نیڤەکە 2 ساعتن مەجبور ئەگە مەجبور نەبیت ئەس نایمە میسڵ نانی فروشم ئەو کرێ شوڵ نییە زیات یە بخۆ لێرە فروشم نانێ شوڵە ماڵە یا بژینە ئەو نییە بێژێ شوڵە معمەلەیە و نانەکەشێ پۆقەش ینی تو زۆنی شوڵە ماڵە چتووە الحەمدلله ینی بقول وێرێتینمە ئێرە و کۆرتونیش المعمەلات کڕین کۆرتون تنێ ڕبعکی سەمەیە و تشتێت کەش ئایدێ ماڵە. حسێن پاک و خاوێنی نانەکانی پاراستووە لە کارتۆنێکی داناوە و بەلایلۆنێکی ڕۆنیش پێچاوێتی ئەمەش زیاتر سرنجی کڕیارەکانی بۆ کڕینی نانەکەی ڕادەچێشێت. ئەوە نانە گەلک باشە پاقشە یێ ماڵە یعنی نە یێ مەعمەلە گەلک باشە ئەس هەر کرم بۆ ئەوە سکەری باشە گەلکە بۆ سەحەتی جێ باشە. دواکەوتنی موچە و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان هەزاران هاوڵاتی بێ ئیش و کار کردووە. لە دوای ساڵی 2003ەوە خەڵکی ئەم پارێزگایە و پارێزگایەکانی تری عێراقیش ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان دەکرد بۆ کارکردن. بەڵام ئێستا وای لێ هاتووە گەنجانی شارەکانی هەرێمی کوردستان ڕوو لەو شارە وێرانە بکەن بۆ کارکردن و پەیداکردنی بژێوی ژیانیان. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.